وەرزی هاوین و بەرزبوونەوەی پلەکانی گەرما ئومێدی گەرمیانیەکان بوو تا لە ڤایرۆسی کۆرۆنا دەربازیان بکات. بەڵام پێچەوانەی چاوەڕوانیەکان گەرما هیچ کاریگەریەکی لەسەر ڤایرۆسەکە نەبوو. کۆرۆنا نەخۆشیەکی کوشندە بوو، تووشی زۆر کەس بوو، یەکێ لەوانە من بووم، زۆر بە توندی گرم، زۆر ناڕەحەت بوو. تە خەڵکیش دڵی بە گەرماکەی کەلار خۆش بوو، کەلار زۆر گەرمە، یەکێ لە شارە گەرمەکانە، بەڵام بە گەرماوەتە زیایە کە ڕێژەکە و زۆرتر ئەمریە و زۆرتریش تووشە بێ. تا پێش بەرزبوونەوەی پلەکانی گەرما گەرمیان هیچ حاڵەتێکی کۆرۆنای تێدا تۆمار نەکرا. ئێستا کە پلەکانی گەرما بۆ نزیکەی 50 پلە بەرز بۆتەوە تا دێت ژمارەی توشبووان و قوربانیەکان زیاد دەکات. پێشتر باسی ئەوەیان کردە ئەوەند پلەی گەرما بەرز بێتەوە کۆرۆنا ئالەساس نامێنێ، بالعکس پلەی گەرما ئێستا زۆر بەرزتر و ڕێژەی کۆرۆنا لە هەموو شارەکان زۆر زیادی کردە، ڕێژەکەشی تا بڵێ ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەکا. تازەی ڤایرۆسەکە و کەمی زانیاریەکان لەسەری وای کرد توێژینەوە و زانیاری پزیشکی جۆرا و جۆر لەسەر ڤایرۆسەکە بڵاو بێتەوە. بەرزبوونەوەی پلەکانی گەرما سەرەتا وەکو هۆکارێک بۆ لاوازکردنی ڤایرۆسەکە باز دەکرا، بەڵام پێچەوانەکەی دەرچوو. گەرمی کاریگەری هەبووە لەسەر کۆرۆنا ئەبوو ئەمەی سێ پێشەمان نەبێت، ئەمەی سەلم کاتا خراپێ. بەرزی پلەی گەرما لە ناوچەی گەرمیان وەکو گەرمترین ناوچەی هەرێم لە لووتکەدایە، هەروەک گەرمیان لە هەموو ناوچەکانی تر زیاتر گیرۆدەی دەست کۆرۆنا بووە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.